ئیڤان خالیدی یاریزانیانەی پێشمەرگێولێر لە خولی کوردستان و برایەتی لە خولی عێراق بە گرێبەستێکی یەکساڵی پەیوەندی بە یانەی کرد بۆ ئەوەی لە مەرجەدا لە هەردوو خول درێسی یانەی دۆک بپاشێت. لەو چەند ڕۆژەی با بڵێن ڕابردوو ئەو کارانەی کە پێویست بوو لەگەڵ یانەی دۆک تەواوم کرد. دەتوانم بڵێم ئەمەیان چەند یانەیەک بۆندم هەبوو هەم لە خولی عێراقی و هەم خولی کوردستان. ئەو بۆندانەی خولی عێراقی بەڕاستی لە تموحی من نەبوو، هەم لە ڕووی با بڵێ ناوی یانەکەەوە هەم لە ڕووی مادیەکەش. بۆیە من بڕیارم دا یانەی دۆک هەڵبژێرم لە هەموو ڕۆک بۆ من زۆر باش بوو. ئەم ساڵەکە یانەی دۆک دەیوێتن با بڵێن لە خولی عێراقی بەشدار بێتەوە دووبارە بگەڕێتەوە ململانەی خولی ناوی عێراقی و زایدەن تیپێکی بۆ خولی کوردستان دروستکاتن. ینی لە هەردووک ڕووەکەی ئێمە دەتوانم بڵێم یانەی دۆک دەیوێتن بەشدار بیتن. من استیغناکەم لە هەردوو یانەی پێشمەرگە و برایەتی وەرگرتەوە بە خۆشحالیەوە بە سوپاس و ئەوان قبولیان کرد و با بڵێن هیچ ڕێگریەکیان نەکرد. من سوپاسیان دەکەم و هیوادارم توانین بیتم لە ڕابرد و خزمەتێکی ئەو دوو یانە خۆشەویستە بکەم.